نەی ئەشێ حەودانە بەندی بێ ئەمە بەندەکانیەتی و گرێهایەکە لە ناو نەیە هەیە بەم تیکانەیژن گرێهایە نەی و ئەمانە بەندهایە نەیە حەف بەندە بعدە زەمەی کە بەندەکانمان تاین کرد ئەڕۆین بۆ مەرحەلەی سوراخکاری و بڕشکاری. حەیدەر ڕەزایی متەوەلی ساڵ 1356 مدت 28 ساڵە خەریک نەوازەندەگی سازنەی و نەخش و نگارکێشان لەسەر نەیە و همچنین دروستکردنی سازنەی. کتێوێکیشم لە زەمینەی نەینەوازیە بە چاپکەیانە لە انتشارات چەند تارانە بەناو نەی حەدیث راه پرخون میکند و کەماکە مەشغوڵ نەوازەندەگی و نەقاشی کێشان لەسەر نەی و ئامۆزشتین بە هەنەرجووەکانە. نەی گیایەکە خودڕوو کە لە جێهایەکە کە ئاو بێ مرداوی پێژین بێ سڵا ڕۆشتەکە لەناو نەیزارێکە کە بێژین 10,000 دانە نەیتیا بێ لەو 10,000 دانە نەیە شاید 10 دانەی 20 دانەی بە دەردەوە بخوا کە تۆ نەیەکی لێ جیاکەیتۆ بە دەردە نەوازەندەگی بخوات. وەختی نەیەکانمان جیا کردو هاوردمان ئەم نەیانە بە تەوری تەبیعی لە نەزەر درێژی و توولیان زۆرە ئەی هێرین سەروتای نەیەکە بەستە بەو ئەنازە کە گەرەکمانە و ئەم قسمەتە بەندهایە نەیە کە نەیە کە گەرەکمانە بۆ نەوازەندەگی نەیە حەفبەندی پێژین ئەو حەفبەندەمان جیا کردو لە نەیەکە کە مناسب بوو لە نەزەر قوتر و توولۆ ئەی هێرین ئەمڕاو بڕشکاری مەرحەلەی ئەوە بڕشکاری نەیەکە ئەنجامەیەن کە نەیەکەمان ببڕین ئامادەیکەین بۆ مەرحەلەی بعدی. ئەمە مربوط بە کۆنسێرتێکە لە فەرانسەرای زەنجانە ئەمە کلیپێکە لە ئیسفەهانە تەکگوروی نەخشەجەهان ئیسفەهانە دروستمان کرد ئەمە باز کۆنسێرتێترە لە زەنجانە ئەمە گروهی موسیقیە نەوا بوو کە کارێکمانێجا. ئەمە کۆنسێرت بوو لە فەرانسەرای زەنجان ئەمە کۆنسێرتێتر بوو ئەمە گوروی نەخشەجەهانە ئیسفەهان بوو کە کلیپێکمان دروست کرد تەکە ئەم گروهە ئیسفەهانیە ئەمە لە ئیستیدیۆ کارێکم زەبت کرد ئەمە لە نەیزارە چووم خۆم نەی ئەچن بۆ نەیخام ئەمە مەرحوم ئوستاد جەمشید عەندەلیبیە لە ختمەتیا بووم ئەمە ئامۆزشگای وەزیریە کە لەوێ تەدریسەکەم ئەمە نمونەی کار سوختنگاریەکانمە کە ئەم سێتەم نارد بۆ ئەمریکا بە سفارش خۆیان بوو ئەم سێتەی تر چووە بۆ عێراق نەی سازێکە عرفانی و سازێکە زۆر قەدیمی لە زۆر ساڵهای قەبل و نەی هەر بووە کە شکل و شەمایلی شاید کەمێ عەوەز بوو بێ وەگەرنا نەی یەکێ لە قەدیمیترین سازهایە و مەولانە و لە شعرەکانی ئێژێ نەی حەدیث راه پرخون میکند قصه های عشق مجنون میکند. ئەگەر بۆ سازەکەی خۆم بێژم مەسەن تەبعیز قایلنەوەم نەی واقعاً لاڵ سازەکان ترا فەرقی هەیە ئەتوانم بۆ مثال بێژم سازەکان تر زەخمەیە لێبەی یا مزرابێ لێبەی دەنگی دەردێ نەی تەنیا سازێکە لە ناو سازەکانە کە دەنگێکی نییە لولەیەکە توو خاڵی ئەشێ خۆت بە هونەر خۆت بە تەمرین خۆت بتوانی دەنگی لێوە دەربێری و لە ساڵهای متەمادیە ئەم دەنگە ساف و زوڵاڵکەی پس فەرق ئەتوانین گەورەترین فەرق نەی لاڵ سازەکان ترە ئەمە بێژین
وواقعا فەرقی تریکە هەیە تۆ لە ناو دڵ خۆت و خەریکی لە ناو ئەو نەیە ئەخوێنی هەرچی لە ناو دڵ تا بێ شاد بی خروجی کارەکەت ئەو شتەی کە دێتە دەرەوە شادە غەمگین بی نەیەکەت بە سۆزە ینی مستەقیم ئەو سازتە ڕابتەی هەیە بە دڵ و دەرونی خۆت کە چۆن ساز لێ بیت و چی بێت.